22 ئایاری ساڵی 1975 یەکەم کۆبوونەوەی دەستەی دامەزرێنەری یەکێتی لە سووریا بەڕێوەچوو کە تێیدا ئەو بەیاننامەیە تاوتوێکرا کە لەلایەن تاڵەبانیەوە ئامادەکرا بوو. دوای دەستکارێکی کەم بەیاننامەکە چاپکرا و بڵاو کرایەوە. یەکی حوزەیرانی ساڵی 1975 جارێکی تر ئەو بەیاننامەی کە لە دیمەشق بڵاو کرایەوە دوای دەستکاریەکی کەم لە ئەوروپا بە چەندین زمانی عەرەبی و ئینگلیزی و ئەڵمانی و فارسی و تورکی بڵاو کرایەوە و پاشان ئەو مێژووە بەفەرمی کرایە ڕۆژی ڕاگەیاندنی یەکێتی. یەکەم کۆبوونەوەی فراوانی دەستەی دامەزرێنەری یەکێتی لە حەڤەی کانونی دووەمی ساڵی 1975 لە دیمەشق بەڕێوەچوو کە لە تاڵەبانی و نەوشیروان موستەفا و فواد مەعسووم و کەمال فواد و عادل موراد و عەبدوڕەزاق فەیلی پێک هاتبوون. ساڵی 1970 و دوای دروستکردنی چەندین شانەی چەکداری لە کوردستان شەڕ و پێکدەدانی قورس لە نێوان هێزەکانی یەکێتی و پارتی ناسراو بە قیادە مۆقەدە لە ناوچەی هەکاری باکووری کوردستان ڕوویدا کە بۆ هۆی کوژانی ژمارەیەکی زۆر لە پێش مەرگە و سەرکردە سەربازیەکانی یەکێتی و ئەو حیزبەش ڕووداوەکەی بە کارەساتی هەکاری ناوبرد. سەرکردەکانی یەکێتی وەک خۆیان ئاماژەی پێدەکەن ئامانجی ئەوان لە هەڵگرسانەوەی شۆڕش بۆ دژایەتیکردنی ڕژێمی بەعس و بەدەستهێنانی مافەکانی گەلی کورد بوو. بەڵام بە درێژایی ساڵانی 1970 بۆ 1970 لە شەڕێکی ناوخۆی قورسدا بوو لەگەڵ پارتی و حیزبی شوێعی و سۆسیالست. دوای ڕاپەڕێنیش یەکێتی بەشداری لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا کرد و لەگەڵ حیزبی زەحمەتکێشان توانیان لە سەدا 43 دەنگەکان بەدەست بهێنن. ساڵی 1994 جارێکی تر یەکێتی و پارتی کەوتنەوە شەڕی ناوخۆ. ساڵی 1996 هاوسەنگی شەڕەکە بەلای پارتیدا شکایەوە و هەرێمی کوردستان لە نێوان پارتی و یەکێتیدا بەسەر دوو ئیدارەدا دابەش بوو. ساڵی 2006 بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بە سەرۆکایەتی نەوشیروان موستەفا کە جێگری سکرتێری گشتی بوو لە یەکێتی جابوونەوە و بزوتنەوەی گۆڕانیان پێکهێنا. ئەوەش کاریگەری لەسەر پێگەی یەکێتی لە سیاسەت و حکومڕانی هەرێمی کوردستاندا هەبوو. لە دوای جابوونەوەی گۆڕان یەکێتی ڕێژەی دەنگەکانی لە هەڵبژاردنەکاندا کەمی کرد و لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا 18 کورسی بەدەستهێنا. بەوەش لە حیزبی دووەمەوە بووە حیزبی سێم لەسەر ئاستی هەرێمی کوردستاندا. سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕان دەگەڕێتەوە بۆ مانگی 4 ساڵی 2009 بە دیاریکراوی ڕۆژی 11 نیسانی 2009 کاتێک نەوشیروان موستەفا لە دیدارێکیدا لەگەڵ ڕۆژنامەی شەرق الئەوسەدی لەندەنی ئاشکرای کرد کە ڕێبەرایەتی لیستێکی تایبەت دەکات جیاواز لە لیستی حیزبەکانی تری کوردستان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان. لە یەکەم بەشداریکردنی لە هەڵبژاردنەکاندا لە ساڵی 2009دا گۆڕان توانی 25 کورسی لە کۆی 111 کورسی پەرلەمانی کوردستان بەدەست بهێنێ، بەڵام بەشداری لە حکومەت نەکرد، بەوەش گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆنی لە هەرێمی کوردستان پێکهێنا. لە ساڵی 2013دا لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا توانی 24 کورسی پەرلەمان بەدەست بهێنێت. بەپێی گفتوگۆی نێوان لایەنەکان بۆ پێکهێنانی حکومەت و سەرۆکایەتی پەرلەمان گۆڕان پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستانی وەرگرت لەگەڵ 5 وەزارەتدا، بەڵام لە ئۆکتۆبەری 2015دا دوای تێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ پارتی ڕێگری لە چوونی سەرۆکی پەرلەمان کرا بۆ هەولێر و وەزیرەکانیشی لە حکومەت دوورخنانەوە.